بەڕێز مخەلەت سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵم لەگەڵمانی ئەم سەردانە بە پەلەپەلەی محەممەد شیاع سوودانی بۆ تورکیا هۆکارەکەی چییە؟ بسم الله بەناوی خۆی بەخشەدەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 بەگومان بەدڵنیاییەوە سەردانەکە سەردانێکی ڕەنگە گرنگ بێت سەردانێکی لە ناکاوە بۆ سەرۆکوەزیران سوودانی بۆ تورکیا ئەم سەردانە کە پێشتر ڕانەگەێنرا بوو سەردانێکی لە ناوکا بوو گوێبیسی ئەوە نەبووین کە لە کارنامەی سوودانی لە هاتووە کە سەردانی تورکیا بکات بەڵام گوێرەی ئەو پێدراوانی کە گەیشتو بە ئێمە ئەم سەردانە بەڕاستی هەندێک ئاسۆی استراتیژی بەدەستێناوە لە ماوەیەکی داهاتوودا جێبەجێ دەکرێن بەڕێز سوودانی لەگەڵ بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان پەیوەندیەکانی نێوان تورکیا و عێراقی تاوتێکراون بەو شێوە وەسفکراون کە پەیوەندیەکی مێژوویە پەیوەندێکی دوور و درێژە ئەم پەیوەندیانە کە پێویستە زیاتر پتەوتر بکرێن لە لێوان هەردوو وڵاتدا هەروەها پێویستە لە بنەمای دیدگایکی و ڕێزگرتنی هەردوو لا بێت لە نێوان عێراق و تورکیادا لە چەند دۆسیەیەکی دیکە باسکراون گرنگترینیان دۆسیای ڕێگەی گەشە پێدانە لە نێوان عێراق و تورکیاکە ئەم ڕێگەیەکی ئابووری زۆر گرنگە تورکیا بەشێکە لە ڕێگەی گەشە پێدان کۆڵەگە و بناغەکەی ئەم ڕێگەیە دانراون بۆ تاوکردنی ئەوەی کە دەست پێکراوە لە ڕێگەی لیژنەکانی هەماهەنگی لە نێوان هەردوو وڵاتە لەسەر ئەم پرسە لە هەمان کاتدا میکانیزمەکان و فشارەکانیش باسکراون لە پێناو کۆدەنگێکی نێودەوڵەتی بۆ ئەوەی کەوا جارێککە ئاگربەست لە غەزە و لە باشووری لوبنان ڕابگەندرێت کە ئەمەش بەڕاستی بەشێکی گرنگ بووە لە گفتوگۆکانی نێوان بەڕێز سوودانی و بەڕێز ئەردۆغاندا چونکە پێمان وایە ئەوەی کە ئێستا لە باشووری لوبنان ڕوودەدات بەڕاستی وێرانکاریەکی تەواوەتیە وێرانکاریە بۆ باشوور هەروەکو چۆن لە غەزە ڕوویدا لە باشووری لوبنان دووبارە بۆتەوە پێویستە هاوپەیمانێکی نێودەوڵەتی عەرەبی هەبێت ڕەنگە سعودیە بەشێک بێ لە هاوپەیمانێکە بۆ ئەوەی کەوا دەرچین بگەین بە بڕیارێکی کۆدەنگ بۆ ئەوەی کە فشار لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی خاوەن هێز و بڕیار بکرێت کەوا فشار لە ئیسرائیل بکرێت بۆ ئەوەی کەوا ئاگربەست ڕابگەندێت لە هەمان کاتدا بابەتیشی دیکە هەناردەی نەوت باس کراوە لە ڕێگەی تورکیاوە باس کراوەتەوە بە لەرگەی بەندەری جەیهانەوە ئەو میکانیزمانە چین کە دەکرێت گفتوگۆ بکرێن جۆرێک لە هەمان کاتدا دۆخی ئەمنی لە نێوان ڕێکەوتن لە سەرچی کراوە لە چ خاڵێکە کۆکن لە چ خاڵێک شانەوە کۆکن من پێم وانییە کە هیچ ڕێکەوتنێکەوە شۆکرا بێت بەڵاستی پاڵپشتیە سەردانەکە تەنها پاڵپشتی بووە ئەوەی کە لە بەغدا دەستیان پێکردوە کاتێک ڕەجەب تەیب ئەردۆغان سەردانی بەغدای کرد ئەمە وەکو تەواوکاری کاری لیژنەکانە ئێمە پێمان وایە سەردانەکە بۆ پاڵپشتیکردنی ئەو لیژنانە بووە بۆ گفتوگۆکردنی هەندێک لە کێشەکان کە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم لیژنانە کاری خۆیان بەردەوام بێت بەڕێز سوودانی ئەمڕۆ دەوێت کەوا جۆرێک لە هێوری دۆخێکی ئارام لە ناوچەکەدا بڕەخسێنێت عێراقیش بەشێک بێت لە هەمان کاتدا بەشێک بێت لە چارەسەر بەڕێز سوودانی لە هەمان کاتدا بەم ئاراستەیە هەنگاو دەنێت بەرەوکردنەوەی پەیوەندەکان لە نێوان عێراق و تورکیا لە نێوان تورکیا و سووریا لە هەمان کاتدا ڕاستی ناوچەکە لە دۆخێکی مەترسیدادا ڕەنگە بخسێتەوە عێراق ئەتوانێت چی بکات بۆ تورکیا حکوومەتی عێراق هەوڵ دەدات حکوومەتی عێراق هەوڵ لە ڕێگەی پەیوەندەکانیەوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە هەوڵ دەدات پەیوەندەکان لە نێوان عێراق و تورکیا پەیوەندیەکە بەڕاستی لەسەر چەند بنەمایەکە بابەتی ئابووری هەیە بابەتی ئەمنی هەیە بابەتی یاریکاری وەبەرهێنان هەیە بۆیە کاتێک کە عێراق کاریگەری دەبێت لەسەر تورکیا لە هەندێک لە بابەتی جیاواز و بڕیاری جیاوازدا بێگومان تورکیاش دیدگایکی دەبێت لەگەڵ لایەنی عێراقیدا چونکە تورکیا یەکێکە لەو وڵاتانەی کە دراوسەی عێراقە
کاریگەری هەیە پەیوەندی استراتیژی لەگەڵ عێراقدا هەیە ناکرێت کەوا جارێک زۆرێک لە ململانەی لێوەن ئەم دوو وڵاتە هەبێت کاتێک ئەمە ئاسۆی نوێ کراوەتەوە سوودانی دەوێت بەم ئاراستەیە هەنگاو بنێت بەرەو هەمووان بکرێتەوە ململانەی لەگەڵ هیچ لایەنێک نەبێت ناچێتە ململانەی میحوەرەکانەوە عێراق هەوڵ دەدات بەرەو ئاراستەیەشی هەنگاو بنێت کەوا سنوورێک دابنێت ئەوەی کە لە غەزە و لە ڕووبنان ڕوودەدات بە هەموو ئەو پێدراوانەی کە هەیەی بە هەموو ئەو کاتانی کە هەیەی عێراق ئەمڕۆ وەکو دوێنێ نییە عێراق ئەمڕۆ زنجیرێکی گرنگە لە هاوکێشەکانی ناوچەکەدا سوودانی دەیەوێت بەم ئاراستەیە هەنگاو بنێت لەگەڵ تەواوی وڵاتاندا بە تایبەت ئەو وڵاتانەی کەوا ئاسۆی نوێی لەگەڵ کردوونەتەوە لە نێوەنجای تورکیا بۆیە من پێم وایە کەوا ئەم سەردانانەوە لە ناکاوەی بەڕێز سوودانی بۆ تورکیا بەڕاستی چەندین پەیامی گرنگ لە خۆڵ دەگرێت کە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو ئاشکرا بکرێت زۆر باشە ڕەنگە بابەت ڕێگەی گەشەپێدان هەیە لە بینی تورکیا و عێراقدا ئەمە زۆر گرنگە هەم بۆ عێراق هەم بۆ تورکیا ئەمە لەم سەرداری ئەم جارەیە ئەگاتە کوێ ینی ئەم بابەتە بە کوێ ئەگات بەدڵنیاییەوە ڕێگەی گەشەپێدان ڕێگەیشی ئابووری زۆر گرنگە محورێکی زۆر گرنگە بۆ تورکیا و بۆ عێراق هەروەها بۆ ئەو وڵاتانی کە بەشدارن لەم ڕێگایەدا ڕێگەی پرۆسەی گەیشتن بەم ڕێگا تا کۆتاییەکەی بەڕاستی ڕەنگە کۆسپ و بربەستی بێتە بەردەم ئەم بربەستانە ڕەنگە لە ناوخۆی عێراق بێت ڕەنگە لە دەرەوەی عێراق بێت بۆیە من پێم وایە کەوا بەڕێز سوودانی دەیەوێت کەوا ئەم پرۆژێ تەواو بکات چونکە ئەم پرۆژەیە پرۆژێکی گرنگە سیەکانی ئابووری عێراقەوە نەک تەنها عێراق بۆ وڵاتانی ناوچەکەش پێویستە وڵاتانی ناوچەکە هاریکاری لە نەوێکتێک بۆ تاواکردنی پرۆژەکە باشە لە ڕووی ئەمنیەوە عێراق و تورکیا گفتوگویان کردووە لە پێشتریش لەسەر پاراستنی سنوورەکان ئەم بابەتە لەم دیدار و کۆبوونەوەیەدا باسی لێوە کراوە باسی ئەکرێ و تا چەندە گرنگە بۆ هەردوولا بەڵێ ڕێککەوتنێک لە لێوان عێراق و تورکیا لە ڕووی ئەمنیەوە وەکو ڕێککەوتنیشی ئەمنی چەند مانگێک پێش ئێستا واژۆ کرا لە نێوان وەزیری بەرگری عێراق و هەندێک لە بەرپرسانی تورکیا ئەمە واژۆ کراوە بە ژێرە ئەم ڕێککەوتنە ئەمنیە بەڕاستی چەند خاڵێکی دەستنیشان کراون بۆ دەستنیشانکردنی جۆری پەیوەندیەکان لەگەڵ تورکیادا ئایا بابەتی ئۆپراسیۆنەکانی تورکیا و ڕاودونانی چەکدارانی پەکەکە و هەروەها میکانیزمەکانی دامەزراندنی سندرێکی هاوبەش لە نێوان تورکیا و عێراقدا بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاری و ڕێکەشکردنی تیرۆ لە نێوان هەردوولادا واتە لە ناوچە سنووریەکان ئەو ناوچانەی کە لەگەڵ تورکیا هاوسن ئەمان پێدراوانە بەڕاستی ئێستا باسییان نێکراوە پێمان وایە کەوا ئامادەکاریشان بۆ کراوە بۆ دامەزراندنی ئەم سنتەرانە بۆ ئەوەی بۆ هەرێک لەم قۆناغانە پێم وایەکەوە سەردانەکەی ئەم جارە سوودان ئەگەر چی لە پاراوێزدا ڕەنگە ئەم بابەتە باسکرێت کەوا بۆ قوڵکردنەوەی پەیوەندەکانی نێوان عێراق و تورکیایە بەڵام ئەم بابەتە بابەتێکی ئەمنی تەواوە هەندێک لیژنەی پسپۆر هەن لە نێوان عێراق و تورکیادا لە ڕێگەی وەزیری بەرگری و هەروەها و بەرپرسانی دەستگا ئەمنیەکان لەگەڵ لایەنی تورکیا ئەم بابەتە بابەتێکی دیکەیە ڕەنگە شێوەیەکی دیکە وەربگرێت پێمان نییە بە شێوەیەکی قۆڵ لەم دیدارەدا باسی لەوە کرابێت. بەڕێز مخەلت حازم شارەزای ئەمنی و سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە بەغداوە لەگەڵمان بوویت.